بەڵە بەڕێزان دەچمە لای تەوەری دۆمی گفتوگۆکانی ئەمڕۆمان سەبارەت بە یەکێک لە کیشوەرە هەرە گرنگەکان خۆت هەرە دیارەکانی ئەمڕۆی جیهان کیشوەری ئەمریکا لەستادا ئەمریکان تەنها کیشوەرێک نییە بەڵکوێکێکە لە ئەو هێزانی کە جیهان بەڕێوە دەبات کە لەو هێزانی کە زۆرترین کاریگەریان لەسەر ساحەی سیاسی وەروها بەگشتی لەسەر ئاستی جیهان هەیە جا لە ڕابردوودا دڵگوی جیاواز هەبووە سەبارەت بەوەی کە ئەمریکا کەی دۆزراوەتەوە و کێش دۆزیوێتەوە باز لەو دەکات کە یەکێک لەو کەسانی کە ئەمریکای دۆزیوێتەوە ڕئیسپیریە کە وەختی خۆی داوت کە ڕئیسپیری کەسێک بووە تورک بووە لە سەردەمی عوسمانەکاندا ژیا و بۆیە تورکەکان بە تورکی دەکەن بەڵام لە ئێستادا لە دوایین کتێبدا یاخود لە دوایین ئەو بەڵگانی کە دۆزراوەتەوە دەوترێت کە ڕئیسپیری کوردیەکە ڕاستە لە سەردەمی عوسمانەکاندا ژیا بەڵام خۆی بەڕەتەڵە کوردە و کاتە کوردێک کیشوەری ئەمریکای دۆزیوەتەوە لەگەڵ ئەوەشدا نووسەری ئەم کتێبە کە زۆر بەڕێز محەممەد علی سەلمانە لەگەڵ ئەم کتێبەی دەرکردووە هەروە فیلمێکی دۆکۆمنتاریشی سەبارەت بە دۆزینەوەی کیشوەری ئەمریکا دەرکردەوە مەگوتوگۆکردنی زیاتر سەبارەت بە دۆزینەوەی کیشوەری ئەمریکا و سەبارەت بە کوردبوونی و کەسێک کە کیشوەرەکەی دۆزیوەتەوە دەچمە لای نووسەری کتێب کە زۆر بەڕێز محەممەد علی سەلمان و شازی ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەن کاک محەممەد سڵاو لێ بێت باین باش زۆر بەخێر بێت زۆر سپاس بینێ باش خۆشحاڵم لە خزمەتانە چەند باش خواتێک لەسەر ڕئیسپیریە ئەدوێنم لە بەتایبەتی لە ئەم کورساتە جوانە بسم الله والصلاة والسلام على رسول الله دەستخۆشی پێش هەر شتێک کاک محەممەد دەستخۆشی نووسینی کتێبەکە وەروها فیلمە دۆکۆمنتارەکەت لێ دەکەم دەتۆ نەخشەیەکی شت لایە لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک بەڵگەی جیاواز لایە کە لەم کتێبەدا قسوتە ڕوو سەبارەت بەوەی کە ئەو کەسێک کە ئەمریکای دۆزیوەتەوە کووردە پێش ئەوەی کە باسی نەخشەکە بکەین دەمێت باسی کتێبەکەت لەگەڵدا بکەم ڕئیسپیری کێیە بۆچی تورکەکان بە تورکی دەکەن ئەو بەڵگانە چین کە لەسەر کوردبوونی ڕئیسپیری هەیە زۆر باش دەست خۆش بێ بۆ پرسیارەکان بەڕاستی لە جێگای خۆیەتی ئێمە زۆر گرینگە وەکو کورد ئاوڕ لە مێژوو بدەینەوە ینی مێژوو پایەیەکی گرینگی کووردە وەکو ئێمە و هەروەها ئێمەش لە ڕابردووە بە تایبەتی وامان کردووە کەم دەرخەمی بەرامبەر بە مێژوو بەڕاستی مێژوو وەکو وترێ باشی هەموو زانستەکانە وڵاتانی دەوروبەر زۆر گرنجیان بە مێژوو داوە و لە هەمان شێوەش ئەم باشە خواستێک ئێمە لەسەر پیریەکەین ناحەیەکی گرنگی مێژوو کتێبەکە بەدەستەوە بێت یان سێریکیت بەدلی خۆت ئەم کتێبەی کە من باسیەکەم ئەمڕۆ لە خزمەتانە یەکێکە لە کتێبە هەرە ناوازەکان کە وای کردووە ڕێڕەوی مێژوو بۆ مرۆڤایەتی بگۆڕێ بە تایبەتی ئەو مێژووی کە تۆمارێک لە ساڵ 1920 مێژوو ناسنامەیەکی شوناسێکی گرینگە بۆ گەلان هەر کەسێک مێژووی نەبێت ناسنامەی ونە کەسێتی ونە ناتوانێت خۆی بناسێنیان خۆی بۆ ناناسێنێ لە پێگەی نێودەوڵەتیە ئێمە کە باس لە ڕئیسپیریەکەین ئەم پیاوە لە سەدەی 15 ژیاوە لەم سەردەمەدا شتێکنەوە بە ناوی نەتەوایەتی یان شتێکنەوە بە ناوی ئەوەی تۆ وەکو ناحیەیەکی کوردی قسە لەگەڵا بکرێت حرەبەک و حرە فارس وەکو فارس کورد وەکو تورک بەڵکو ئەم پیاوانە ئەم شخصانە لەژێر دروشمێکی ئاڵای ئیسلام ئاژاون کە دەوڵەتی عوسمانی بووە دەوڵەتی عوسمانی یەکێک لەو بەڵگانەی کە ئەڵێن تورکە لەسەر ڕئیسپیری ئەڵێن ئەوەی کە گوای لەناو دەوڵەتی عوسمانی ژاوە ئێمەش ئەڵێن باشە کاکە دەوڵەتی عوسمانی خۆ تەنها حکمی تورکی ناکرد حکمی فارس عرب و بولغاری و یۆنانی و ڕۆمانی و حکمی هەمووانەیە کرد یعنی سەڵتەنە و قەلەمڕەوی بەتەو باڵی کێشا و بەتەوە نەستەرنەتەوەکانی ترا کوردیش سەترێک بۆ لە ژێرە ماڵایە نەتەوەیەک بۆ لە ژێر ئەم چەترە ژیاوە لە ژێر ئەم قەلەمڕەویە ژیاوە ئەم ڕئیسپیریە یعنی ئەوەی کە من زۆر پێسەرسامم ئەوەیە کە خۆی باسی کوردبوونی خۆیەکە یعنی تورک بۆ تۆ بۆی تورکێنی لە کاتیدا ئەم پیا بە ئاشکرا دەڵێ من کووردم تورکەکان زۆر بەڵگا خەنە ڕووکە گوایە ئەم پیاوە لە ئەنادۆل ژیاوە و هیچ جوانیە هیچ ڕاست نییە ئەم پیاوە وەکو لە سەر چاوازان باسەکرێ خۆی ناوی پیریە خۆی ناوی پیری حازی مەحیەدینە لە نەخشەکەش ئینشاڵڵا کە دواتر پێشان دەم لە کوێ ناوی خۆی نووسیوە ئەمە زۆر باشە زانین ئێمە وشەی پیری وشەیەکی کوردیە ئێمە چەندین کەسایەتی گەورەی کوردیمان هەیە کە پیری لە وشەکانیان دەرەکەوێت جاوە چوەکو پاشگر چوەکو پێشگر بۆم لێمە شێخ سەیدی پیرانمان هەیە پیری لە ناوەکەیەوە دەرەکەوێت پیرەمێردمان هەیە کە بەمان پێش پیرەمێردی شاعیر پیری لە ناوەکەیە دەرەکەوێت ئێمە پیرە باومانەیە کەساتێکی خەڵکی باڵەکایەتە پیری دووبارە لە ناوەکانیان دەرەکەوێت ئێمە چەندین عشیرەتی گەورەمان هەیە وەکو پیرزین پیرسوان کە پیر لە ناوەکانیان دەرەکەوێت
چەندین شاری ترمان هەیە وەکو پیرە مەگڕۆن وەکو کانی پیرە ئێوەکو بەڵگەیەک بەکاری دەهێنن بۆ کوردبوونی ڕئیس پیری بەڵگەکانی دیکە چین قسەکە زۆر ئەیسەلمێنن کە ڕئیس پیری کورد کە ئەڵێن وشەی پیری وشەیەکی کوردیە لە هەمان کاتە پرسیارێک ئاراستی تورکەکەین ئەڵێن باشە کاکە ئەگەر ئێوە پێتان وایە پیری تورکە ئەی بۆ یەک زانای تری تورک نابینن هەڵگیری ئەو ناوە بێ هەڵگیری وشەی پیری بێ بۆ شارێک لە تورکانیە کە ئی تورک بێ ناوی پیری بێ یان پێشگیری ناوی پاشگیری پیری پێوە بێ. کاک محەممەد ئێستا لە کتێبەکەی ڕئیس پیریە باز دەو دەکەیت کە ئەم کەسە کشوەری ئەمریکای دۆزیوێتەوە دەبێت باسێکم بۆ بکەیت چۆن دۆزیوێتەوە وەکێ بوون کەسانێکی لەگەڵی دابوونە چۆن ڕئیس پیری ئەم شتانی باس کردووە مێژە چۆن باسی ڕئیس پیری دەکات ئایا ئێمە تەنها وەکو کورد بەناوی دەکەین و وەکو کوردێک ئەم یادی لێ دەکەین و یاخود جیهانی دەزانێت کە ڕئیس پیری کە یەکێک بۆ لەو کەسانی کە ئەمریکای دۆزیوێتەوە. بەڵێ سیارەکە زۆر جوانە. سەبارەت بە کوربوونی تەنیا خاڵباز بکەم ئەوەیە ڕئیس پیری لە کتێبەکەی خۆیان بەناوی کتاب البەحریە تەفاسلی دیتێڵی یان با بڵێن تێر و تەسەلی وردەکاری گەشتەکەی خۆی بۆ ئەمریکا باس کردووە لە کتێبەکەی خۆیان کە کتێبەکەی پێگەیەکی سیاسی دروست کردو لە نێو جیهاندا باسی کردووە کە چۆن چۆتە ئەمریکا چۆن ئەمریکای دۆزیوێتەوە هەتا ناوێکی تایبەتی خۆی بۆ لێناوە خۆی کەڕیدە بووە خۆی گەشتیار بووە خۆی کەسێک کەساتێکی چۆنی هەبوو بۆ نمونە ئێستا سەدەمی ئێستا وا گەشتکردن ئاسانە بەڵام بۆ ئەو کەسانەوە نیە بۆ باسی سەدەی 15 ئەکەین ئێمە سەدەی 14 ئەکەین ئەو چۆن بوو ئەم بیری لەو کرۆتەوە کە گەشت بکات کە بڕوات ئەمریکا ببینێت ڕاستە ڕئیس پیری لە ساڵی 1965 لەدایک بووە گوایە ئەو ساڵە بووە چونکە من یەکێکە لەو شخصانەی نە لەدایک بوونی دیارە نەمردنیشی دیارە ئەمە یەکێکە لەو ناحیەکە من بۆم دەرکەوە ئەو کابرای کووردە چونکە سڵتانەکانی دیکە سەر و بنیان دیارە وا تەزان لە کوێ لەدایک بۆ لە کوێ مردووە و چی کردو چی نەکردووە بەڵام ئەم شخصەکە سەر و بنی دیارنێ ئەمە دیارەکە دەستێکی تێوەشێنراوە ئەم پیاوە دوای لە سال 1965 کە گوایە لەدایک بووە بەو ساڵێکە لە تاریخ پێمانەڵێ دواوی تموح و حەز و ئارەزووی وا بووە کیفی بەگەڕان هاتووە خاڵێکی هەبوو بە ناوی کەمال ڕئیس ئەو کەمالە فێری دەریاوانی کردووە لەگەڵ خۆیان بردوێتی گەشتی پێ کردووە یعنی بردوێتی بۆ چەندین ناوچەکانی پێناساندەوە ڕئیس پیری خۆی سەرەتا لە ژیانیدا تموحێکی کێشانی نەخشەی هەبووە یعنی ئەم نەخشەیە 36 ساڵ بەو نەخشەیە بە کە تا کێشاویەتی یعنی توانیوەتی چەندین وڵات بگەڕێ لە میانەی چەندین گەڕانە خۆش قسێکی جوانی ئەڵێ تا تۆ چەند نەگەڕی جیاتر مێشکە تەکرێتەوە عاقڵە تەکرێتەوە ئەویش وەوە زۆر گەڕاوە زۆشتی بینیوە دواتر توانیەتی نەخشەیەک بە تێر و تەسەڵ بچێشێ وەکتێبێکش لەو بارێ بچێت باسی نەخشە و تەسەلە ئەکەن بچینە سەرواڵەکە کاک محەممەد باسێکی نەخشەکەمان بۆ بکەیت و ئەوەی کە ناوی خۆشت ناوی خۆشی لەسەر نەخشەکە نووسیوە و ئەو شوێنانی کە لە نەخشەکەدا زۆر ئاماژەی پێدەکات خۆ زۆر لای گرنگە کامانن و ئەژمێ بزانم لەم نەخشێت ئەمریکا کامەیە بەڵێ ئەم نەخشەیە کە ئێستا مشتومڕێکی زۆر گرنگ و گەورەی لەسرە وەکو ناحیەی دۆزینەوە چونکە ئەم نەخشەیە یەکەم نەخشەیە هەموو جیهان دەستی ماچەکە و ئەم لە پێش ئەم نەخشەیەکی واورد نییە یعنی ئێستا ئەگەر بچی نەخشەی جیهانی نوێ بێنی ینی ئەم نەخشەیە کە ئێستا ناسا بە کامێرەگەراوی کێشێ بۆ ئێمە باوەڕکە هیچ نەخشی جیاوازێکی لەگەڵ ئەم نەخشیانە ئەم پیاوە ئێرە ئەمریکای باکوورە کێشاوێتی ئێرە ئەمریکای باکوورە حەسەب نەخشەکە لێرە بڕدراوە بتوانین من بۆ زوم کەی بۆ ئەوەی ئێستا ئێرە کوێیە ئێرە ئەمریکای باکوورە ئەمریکای باکوور بەڵێ باشە کاتەمە ڕئیس پیری ئێری دۆزیوەتەوە بەڵێ لێرە نووسیویەتی لێرە تەفاسیلی بابەتەکان ئێستا ئەمە هەمان هەموو نووسیویەتی لەوێ نووسیویەتی ئێمە کە چین بۆ ڕۆژاوە هەتا ڕئیس پیری بەدەستی خۆ نووسێت ئەلێ کاتێک ئێمە چین بۆ ڕۆژاوە ئێمە چەند بەردێکمان بینی ئەو بەردانە پیانەوت بلاکستۆن ئەنی بە زمانی ئینگلیزی کە تەرجمەیان کە دەوتێتی بلاکستۆن ڕئیس پیریاڵێ خۆم ئەو بەردەم بینی یعنی خۆی چووە تێگەی لە دەستنووسەکەی خۆیان نووسێ خۆم ئەو بەردەم بینی واتە خۆی چووە ئەمە یەک دوو لێرانە باسی قەڵاکانی فێردینا دەکا ئەڵێ ئەو قەناڵان ئەو قەڵایانە قەڵایەکی گەورن بۆ پاڵپەشەکردن لە ئەمریکا یعنی کە تەفاسیلی شوێنێک باسەکە دیارە خۆی لەوێ بوو ئەگە ناو سەرساوانە ئەو نووسینانە لە شوێ دەنێ وانە ئەوەی کە زێگای گرینگە لێرە ناوی خۆی نووسیوە لێرە نووسیویەتی خەریتە ئەلفەقیر پیری ئەگەر ئیزنم دەیت مزافەیەکم دێ کاتێکی باشم دێ بۆ ئەم دەستاژانە شیکەمەوە ئێمە لە ناو کووردا چەند کەساتێکی زۆر گرنگمان هەیە کە باسییان لە باڵێن وەکو شاعران وەکو ناڵی مەحوی یان سالم وە شاعرانی تر
ئەگەر دیقەت بدەی لە زمانی شعرە تێکەڵەیەکیان لە زمانی فارسی کوردی عربی بەکارهێناوە بۆم نێماگەر سەیری شعرەکانی ناڵی بکەین بۆ ناڵێ شەو چە بکەنی نایلۆفەری جلەوی ڕەقسی شەرمەندە دەکا زەهرەی زوهرا لە سەمادا یعنی تۆ سێرەی تێکەڵەیەکە ڕەقس عربیە بۆ نمونە هەندێکی تری فارسیە ئەم ڕئیسپیرەش هەمان مەوزوع بووە یعنی یەکێک لەو بەڵگانەی کە ئەڵێ ئەم بە کوردی نووسیوێتی ئەوەیە کوردی کلاسیکی بەکارهێنا بۆ نووسی دروستکردنی ئەم نەخشەیە سەدەی 50 هەڵبەتە زمانی کوردی لێگەڵ ئێستا جیاوازی هەبووە خۆشتەڵی زمانێکی ئەتوانی بڵێن بووە لەگەڵ زمانەکانی دیکەشدا لێرە نووسیەتی خەریتە هەتا کە نووسیتی خەریتە تائی عربی نەکردە تائی کوردی کردووە نووسیتی نەنووسە خەریتا نووسیتی خەریتە بە تئی کوردی اینجا هاتووە ئەلفەخیری پێوە کردووە پیاوە هەژارەکە خۆی ڕئیس یەموگە لە کەشتەکان عوسمانی بووە ینی باوەڕکە تاسەن لێ ڕوو نەبیتەوە کوربوونی تیا دیارە یعنی ئێمەی کورد دایم خاکین ینی چۆنەڵی لوتمان بەرزدانی نیە بالضبط ئەمە ئەڵێ نەخشەی پیاوە هەژارەکە ئەلفەخیر کە بەرامبەر ئاکەیە و بە زمانی ئینگلیزی ذا لە بەرامبەرە بەکاری هێناوە ئەلێ خەریتە ئەلفەخیر یعنی ئێمە زۆر جارێک سەیری شعری ناڵی بکەین ژمانی کوردی بەکارهێناوە ئەلفولایان پێوە کردیا بۆ منە ئەڵێ ئەلخال وەلخۆل خەوانە کوردین بەڵام خاڵ فەتحی بۆ دانێ سەمەی بۆ دانێ یان ئەڵێ وەلگەرد وەلچیە یعنی بەلام شاعرەکانی ناڵی هەمووی ئەوەی تەیە ئەم پیاوەش هەمان شتا کاک جیاواز کاک محەممەد ببوورە باسی جیاوازیمان کرد کاک محەممەد جیاواز لە کوردبوونی ئەم ڕئیسپیریە دەمێت باسی ئەم وەکەیت مێژوی ئەم نەخشەیە بۆ کەی دەگەڕێتەوە وە چۆن ئەم نەخشەیە دەستکەوتووە و ئێستا باس لەوە کرد کە ئەم نەخشەی کاریگەری گەورەی لەسەر ئەم نەخشە تازەی هەیە کە جیهاندا کاری لەسەر دەکرێت دەمێت باسێکی مێژوی نەخشەکەمان بۆ بکەیت چۆن ئەم نەخشەیە بەدەست گەیشتووە و ئەم نەخشەیە ڕئیسپیری خۆی دەیڕشتووە بەڵێ وەکو باسەکرێ لێرانە ناوی خۆی نووسنووستی خەریتە ئەلفەقیر پیری یعنی ئەم کە نووسیتی پیری سێ نقطەی کردە بۆ پێ ئەتە بەڵگە لەوەی کەسە ئەم نەخشەیە ڕئیسپیری خۆی دروستی کرد هیچ گومانتیانە هەموو زانە لەسەر متەفقان چونکە کابرا لە کۆتای ناوی خۆی نووسیوە نووسیتی ئەم نەخشەی ئەم پیاوەیە کاتە ئەم نەخشە لە ئێستادا لە جیهاندا معروفە بەڵێ بەڵێ بەداخۆ تەنها لە کوردستان معروف نییە بەزێرە معروف نیە بۆی سیاری ئەوە دەکەم چۆن ئەم نەخشەیە دەستکەوتووە بەڵێ ئەم نەخشەیە من سەرەتا لە زانکۆ بەحسێکمان کرد لەسەر دۆزنەوەی کشۆرەکان و بەشەکەی خۆم پەیوەندی وڵاتەکان بوو ڕێک پەیوەندێکی قوڵی بە جوگرافیا و بە ئابووری و بە مێژووە هەیە بۆ بە دیپلۆماسی و سیاسەت بامانشەوە بۆمان دەرکەوت کە شخصێک هەیە دەستی هەیە لە دۆزنەوەی کشوەری ئەمریکا بەڵام ناوەکەی پیریە من مامۆستاکەم فارز بوو وتی هەستەکەم ئەمە کووردە چونکە وشەی پیری یان فارسیە یان کوردیە مستحیلە تورکی بێ هیچ وشەیەکی هەر لە فەرهەنگی تورکیا وشەی پیری ئەسل و ئەساسی دیسمانەیەک ناباش بەڵێ کاک محەممەد ئێمە زۆر باسمان لەوە کرد کە ڕئیسپیری کووردە باز جیاواز لە کورد بوونەکە دەمێت باسێکی ئەم وەکەیت چۆن دۆزیەوە چۆن بیری لەوە کردەوە کە نەخشێکی وەها دابڕێژە کە سایەتی ڕئیسپیری چۆن بووە چکە بەڕاستی دروستکردنی نەخشەک و باس لەوە کرد زیاتر لە 30 ساڵی خوێندووە کاتەمە 36 ساڵی خوێندووە کاتەمە مێژوویەکی زۆرە بۆ دروستکردنی نەخشەیەک لەم شێوازە و کە لە ئێستادا جیهان لەسەری بڕوات کەواتە نەخشەیەکی ڕاستە لێم باسی ئەوم بۆ بکەیت ڕئیسپیری کە سایەتێکی چۆنی هەبووە جیاواز لە کوردبوونەکەی و دوای دۆزینەوەی ئەمریکا مێژوو چیمان پێ دەڵێت دەست خۆش بێت چەند لێدوانێک هەیە لەسەر ئەم نەخشەیە کەوا ئەکە ئەم نەخشەیە جێگایەکی پێگەیەکی گرنگ لەسەر لە جیهانە بنوێنێ سەرەکی ترین شت ئەم پیاوە کە چۆتە ئەمریکا یعنی گەشتەکەی خۆی بۆ ئەمریکا باس کردووە یعنی ئەمە زۆر میمە زانان هەمویان لە ڕابردووە زانانی کورد وەکو ئیسماعیل جەزەریە بوو وەکو بوفیدا ئەوانە کە شتێکیان داهێناوە پێچوانی ئەوروپا شتەکانە نەشاردۆتەوە ڕازگۆ بوونە شێوازەکەیان باس کردووە ڕئیس پیریشێکە لەو شخصانە ئەم پیاوە کە گەشتی کردووە لە دەوڵەت عوسمانیەوە گەشتی کردواتە لە ئەفریقیا لە ئەفریقیا کە هاتووە درێژی پانیەکەی بینی ئەفریقا و ئەمریکای دەستنیشان کردووە یعنی دەریالوشی تاریک بە تەقریبی دەستنیشانی کردووە هەتا من دوای ڕێی خۆم پێڵم لەسەر چۆن ئەمریکا دەستاواژێکی کوردیە یان دەستاواژێکی بیانە ئەم پیاوە کە هاتووە ئێرەی کێشاوە ئەمە پرتوگالە هەتاگە بینتە نزیکەوە نووسرایە پرتوغال
لە تەنیشتیان نووسیتی بلاد ئیسپانیا ینی خاچی ئیسپانیا لێرە نەخشەکە دەڕێنراوە بەرژەوەندە سیاسیەکان ئەم نەخشیان دەڕواندووە ئێستا ئەمەیەک لە سەرسی نەخشەی لە بەردەستی منێتەوە لەو لاترەوە تۆزێ خاچی بەریتانیا دیارە هەر لە ئاخیرەخیرەوە تۆزێ خاچی بەریتانیا دیارە ئێرە نەخشەی ئەو ئەفریقیایە ینی ڕۆژئاوای ئەفریقای کێشاوە ناوی پاشاکانی ئەفریقای ئەو کاتە هەموو نووسیوە نووسیتی پاشای مەڕاکیش پادشاه ڕسمی جیاواز لە سەرەتی محەممەد بەڵێ بۆ منە ئەو ئاژەڵانە خۆ ڕسمانەکان سمبولە بۆ ئەو وڵاتە بەڵێ ینی سیل لەوەیدا ئاژەڵی شوێنەکان دەچشان کردووە ینی مێژوو ینی جوگرافی ناسان زۆر پێ سەرسامن ئەڵێن ئێمە کاچین بۆ شوێنێک تەنها شوێنی جوگرافیاکە لەسەر خەریتا چێشین ئەم پیاوە پێمان دەڵێ چێ لەو کاتە حکمی کردووە چ ئاژەڵێک باو بووە چ مامەڵێکی خۆراک لەوێ ئاڵوگۆڕی پێکراوە لەو جۆرە زەویانە چ بەربوومێکی با بڵێن دانەوێڵەیە باوە لەو ژینگەیە ئەم ژینگە بۆ چ دانەوێڵەیەک ئەشێ ئەنی ئەمە کە زۆر گرینگە لێرە بەداخەوە بەرژەوەندە سیاسیەکان نەخشەکان لێ دڕاندوین ئاسیا دەبێت زۆر گەورەی کێشاوێ بەڵام بەداخە لە بەردەستمانە دوایە هاتوۆتەوە درێژەکەی کێشاوە هەموو ئەو چیرۆکانی کە لەم بینێ ڕوویداوە لەسەر خەریتە کێشایەت ئەم بەلەمە زۆری ماسی بەلەم و ماسی وشتان ئەوەیە کە ڕئیسپیری لە گەشتەکەی دابینوێت بەڵێت آخر پرسیارەکەوێ خەڵکە لە وڵا نەچۆتە ئەمریکا ئاخرەکە خۆی نەچۆ بێ چۆن ئەمان ناچێشێ وانە بەڵێ زیاتر مێژوون وسان یاخۆ زیاتر لەسەر جیهان لەسەر چی کۆکن لەسەر چی متفقن کە بڵێن کە کی ئەمریکای دۆزیوەتەوە ئەمریکەکە خۆیان دەڵێن چی قسەکە زۆر جوانە ئێمە کە باش لە دۆزەرەوەکەین زۆر گرنگە پێناسەی بکەین ئەنوەرە کاکە دۆزەرەوەتە چی دۆزەرەوە بە کەسێک ئەوە درێ بچی بۆ شوێنێک نەخشەم بۆ بتاشە باشە من ئەگەر بچم بۆ من برادێک بچین بۆ لێر ئەو بچێت سراحەت کاپاڵداتەوە من بچم هەموو قەڵاکان و شوێنەکان و چەند هۆزی لێ و چۆنسۆنیە و چەنگەڕکی لێ من بێمەوە من دۆزەرەمیان ئەو ئێتاپان من چکە من تەفاسیلی بابەتەکەم داوە کۆڵم بۆسکە هاتۆتە ئێرانە نەخشەی بۆ تاشیوە نە لە ڕاست ناسینی خەڵکەکە پێکاوێتی و نە کە چۆشەوە درچی بۆ خاکە کرد کە دۆزیوەتەوە و هەتا وتێت ئێمە هیندستانە یعنی تۆ چۆن بە ماڵی دۆزەرەوە ڕئیس پیریکە هاتۆتە ئەمریکا ناوی شوێنەکانی نووسیوە ناوی چیاکانی ناوی ڕووبارەکانی ناوی خاکەکانی پێمەڵێت لەو خاکە چی لێ ئەم خاکە چۆنە فراوانەکەی چەندە چیاکانی چی هەمووی دەستنیشان کردووە بە تەفاسیلی بابەتەکەی هەمووی داوە اینجا ناوێکی خۆشی بۆ داناوە ئەڵێ ئەنتیلیە ئەنتیلیا پروشەیەکی پرتۆگالە بەمانای جیهانی نوێ ئەمە دەستەواژەیە کە ڕئیسپیری بۆ خاچی ئەمریکای بەکارهێناوە و دواتر ناوی ئەمریکا لە چیەوە هاتو کوێ ناوی ئەمریکایی ناوە طبعا ناوێک لە هەر شوێنێک ئەدرێت هەڵبەتە بە مێژوو ئەو ناوە ئەتەسپێت یاخۆ ئەو ناوە سابت ئەبێت بۆ نمونە سلێمانی ڕەنگە لە ڕابردوودا ناوێک بەرەبەر ئەم ناوی هەڵگرت بێت و ئەم سلێمانی ئێستای لێ دروست بێت هەمان شێوازیش دڵنیان بۆ هەموو وڵاتێکی جیهانی وا بووە لەگەڵ مێژوودا ناوەکەی چەسپاوە ئەمریکا چۆن بووە و باس لەوە کردوای پێت ئەڵێم کە ناوی ئەمریکا کوردیە یاخود ئەمریکا خۆ هەر زمانێکی دیکە پرسیارەکە زۆر زۆر جوانە ئێمە ئەوەندەی کە من لێم کۆڵیەوە حەسەب ئەو کتێبی بەردەستت ئەوەی کە زۆر جوان و جێگای میهمە من بۆری بۆچوونی خۆم تێدا نەخستووە تەنها بەسەرچاوە ئێمە تەنها بەسەرچاوە باسی ئەو جۆرە لێکۆڵنەوەمان کردووە ئێمە چەند بیر و بۆچوونێکمان هەیە لەسەر دۆزینەوەی کشوەری ئەمریکا و بە سایبەتی وشەی ئەمریکا ئەمریکا ئەڵێن کە گوایە ئەمریکۆ دافپوچی ناوەکەی هەڵەکەم هەڵام بۆشەیە ئەمریکای دۆزیوەتەوە کابراایەک لە ساڵی 1507 کتێبێکە نووسێ ناوی واڵدەسمێرە ئەم واڵدەسمێرە ئەڵێ کۆلۆمبۆس نا بە کیشوەری ئەمریکای تۆ کیشوەری کۆلۆمبۆس ئەڵێ نا ئەمریکۆ پێشتر کە گەڕانی لە ئەمریکا کردووە ناوی ئەمریکای ناوی ئەمریکۆی خستە سەرپاڵ ئەمریکا و کشوەری ئەمریکا وتێتی ئەمە ناوی ئەمریکایە ئەمریکۆ بەڵام دواتر زانی پێش ئەمریکۆ کریستۆفەر کۆلۆمبۆسوە بەڵام کتێبەکانی کە نووسی بوو لەسەر ئەمریکا بەناو ئەوروپا بڵاو بووە ئەمە وەک بۆ مانەجێڕنەجە ئینشاڵڵا تۆ کاتێکی باشم دێ من بۆ ڕوونەکەمەوە چۆن بووە ئەڵێ دوای ئەوەی کە کاتمان زۆر کەم ماوە کاک محەممەد بەڵام هەر دەمیست لەسەر ناوەکەی دڵنیا ببینەوە من ئێسەوە بۆ باسەکەم دوای ئەوەی کە چۆتە ئەمریکا ئەڵێن کە گوایە واڵدەسمێر بزانێتی پێشەوەی کریستۆفەر چووە
ئەڵێ تر زۆر درەنگ و ناوەکەی بسڕێتەوە لە چاپی داهات ناوەکەی سڕیەوە کە بۆ ئەمریکا نووسیوێتی بەڵام کە خەبەری بۆ زۆر درەنگە لەبەرەوەی ئەوروپا ئەو ناوی بیستووە ناوەکەش گواستراوەوە بۆ ئەمریکا کاتە کاک محەممەد بەڵێ ئێستا بەسڕی خۆمتمان کە جێگەی پرسیارە بۆ من ئەوەیە ئەگەر ڕئیس پیری کشوەری ئەمریکای دۆزی بێتە بۆچی بە ناوی خۆی وەنەی کردووە ئێستا من بۆ داسەکەم بە زۆر بە کورتی کاک محەممەد زۆر باشە ئەمریکۆ زۆربەی ئەڵێن دەستاواژەیەکی ئیتالیا کە بۆتە ئینگلیزی بۆتە ئەمریکا باشە ئەڵێن پرسیارەکەوەیە باشە بۆ بە کیشوەری ئەمریکا ناوەتری ئەمریکۆ بۆ سەدان ویلایەت هەیە لە ئیتال لە ئەمریکا ناوەکانیان ئیتاڵین بیعی بشن بۆ نمونە کیشوەری ساوز داکۆتە ببرە ویلایەتی ساوز داکۆتە زۆر بیتر لۆ ناوی ئەمریکۆ گۆڕدرا بیری بۆچونێکی زۆر جوان هەیە بەڵام من وەکو کەسێکی ئەکادمی لە کتێبەکەمە باسم نەکردەوە چونکە ئەمە تەنها بیر و بۆچونە تا ئێستا نەخڕۆتە سەر بەڵگەیەکی زانستی من یەکێک لەگەڵ مامێکی گەورەی خۆم کە مام کەریمخانینەوە لەگەڵ یادانیشتم پیاوێکە زۆر عەبقەریە لە زمانی فارسی کوردی عەرەبی وتی وشەی ئەمریکا وشەیەکی کوردیە وتم چۆن وتی کاک محەممەدم بەڵێ وتی ڕئیس پیری کە ئەمریکای کێشاوە یعنی سنوورەکەی جا مەرز لەوانەیە کەسێکم کەم ئەم ئەوەی کێشاوە مەرزنیە ڕئیس پیری لە وتبێتیان تیلیا کاتێک سنووری ئەفریقیا بۆ ئەمریکای دەتنشان کردووە کە پێوترە دەریالیش و تاریک ئەمەیە سنوورەکەی بالفعل ڕاستەکە سنوور دەتنشان کرد کە ڕێگاکەی دۆزیە و ڕێگای بۆ ئەمریکای دۆزیە وتی ئەمە ڕێگا ئەمە ڕێگا بە لەهجەی سۆرانی وتوێتی ئەمە ڕێگا تان تەنها بیر و بۆ چونە دووپات یەکەمەوە ئەمە قسەیەکی زانستی نییە ئەمە تەنها ئەوترێ بۆش لە کتێبەکە باسم نەکردووە کەوتێتی ئەمە ڕێگا لە زمانی عەرەبی ڕەئی قەڵەوی نەبوو گئیشی نەبوو کردیە ئەمریکا لەگەڵ زوری زەمن بۆتە ئەمریکا یعنی یەکێک لەو پرسیارانەی ئەمریکا تا ئێستا کە ئەم نەخشەیە لەم کیشوەرە نەوتراوە ئەمریکۆ چکەمە پرسیارە بەڕاستی بۆ پێوترێ ئەمریکا چکە من پێم وایە جیالەوەی ئەو کوردە دۆزیوێتەوە ناوێکی زۆر جوانتەوە دیارە ینی عقل ینی قبوڵی ئەم ڕاتیەکە محەممەد من کاتێکم زۆر کەما بەڵام شتێک ئێلام زۆر پرسیار ئەوە دەمێت وەڵامی و پرسیارم دەست نەکەوت ئەمریکیەکان دان بۆ دەدەنێن کە ڕئیس پیری دۆزەرەوەی ئەمریکا یاخۆڕی ئەوان بەگشتی چییە بەس زۆر بە کورتی بە بەڵای خو بەنەخێت زۆر باشە دوو بۆچونەیە زۆرینەی متەفقن ئەڵێن بەڵێ لەبەرەوەی ڕئیس پیری نەخشەیەکی بۆ کێشاوین ئێستامە دەستی ماسەکەین چونکە ئەم نەخشەیە با بڵێن گزارش لەوە کاکە ڕئیس پیری هاتۆتە ئێرانە ئەیکوە نەخشەی کۆلۆمبۆس هیچ نەخشەیەک لەسەر کۆلۆمبۆس نییە جاگە تۆ ئەگەر قەوسێکم بدەیت من زۆر بە کورتی یەکشتی زۆر زۆر بە کورتی فەرموو زۆر بە کورتی سەبارەت بە ڕئیس پیری حەزەکەم چەند خاڵێک باز بکەم سەرەکی ترین خاڵ ئەم پیاوە بە دامەزرێنەری GPS دانرێ یەکەم شخصە لە مێژوو GPS دروست کردووە کاتمانە GPS پۆرتەلانی دروست کردووە پۆرتەلان لە ناو دوورگەی زەریە پێماڵێ لە چۆن بگەین بە بەندەر پۆرتەلان واتە یەکبەستنی ناو دەریا بۆ بە بەندەرەوە بەکەنداوە ئەم پیاوە یەکەم شخصە لە مێژووە GPS دروست کردووە کە ئێستامان بەکاردێن لەسەر مۆبایلەکەمە ئەم نەخشەیە یەکەم نەخشەیە کە وای کردووە تێڕوانینی جیهان بۆ کۆم بگۆڕدرێت ئێستامە نەخشەی ئەنتراکتیکای کێشاوە یعنی یەکێک لەو خاڵانەکە حەزەکەم باسی بکەم ئەنتراکتیکای کێشاوە زانیان ئەڵێن کاتێک کێشایەتی بێسەهۆڵ بووە کە 34 ملیۆن ساڵ لەمەوبەرە یعنی ئەمە بەڵگەیەکە کە من دووبار لە کتێبەکەم سوکەنتەنها قسێ بەڵگەیەکە بۆی کە 34 ملیۆن ساڵە کوربوونی هەیە زۆر سپاس بۆ زۆر بەڕاست محەممەد عەلی سەمان نووسەری کتێبی ڕئیس پیری و هەروەها بە هەمان شێوە فیلمێکی دۆکومنتاری لەسەر ڕئیس پیری سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بەیانمە کوردستان لەگەڵ ئێمە مادە بوون زۆر بەخێر بێ کاک محەممەد کاتی بەش خۆش